تۆ شوێنی ڕێگای حەق بکەوە، هیچ خەمت نەبێ، هیچ فکرت لای ئەوە نەبێ وەڵا ڕێگای حەق چەند کەسێک لەسەر ئەم ڕێگایەن و بەڵام ڕێگا باتڵەکان بە حەزارەها خەڵق مەلئە ناو ئەڕوا. هیچ بێتاقەت مەبە، یعنی وەکەوە وایە سە تۆ بە ڕێگایەکە بچی لە کوتوپڕە ڕێگاکە بێ بە دوو ڕێگا، ئەم ڕێگا بی تاک و تەنها خەڵکیاچی، بەڵام ئەم ڕێگایە بە حەزارەها خەڵق ملە نابووی. قەرەباڵخێکی ئەم ڕێگانەت خەڵەتێنێ، تۆ شوێنی حەق کەوتووی، شوێنی قەرەباڵخی نەکەوتووی. ئامان وریای ڕێگا گومڕاکەرەکان بە ئەو ڕێگانەی کە خەڵکی گومڕاکەن، نەکەی ئەو ڕێگایانە بگریتە بەر. ئەو ڕێگایانە خەڵکێکی زۆر شوێنی یعنی شوێنی کەوتۆ و گرتوێتێ بەر. تۆش مەڵێ بەخوا من لەگەڵ عام با بە عام لەگەڵ من یا من لەگەڵ عام، طبعا من لەگەڵ عام نە، تۆ وا مەڵێ، تۆ بڵێ من لەسەر حەق با عامیش لەگەڵ ناحەقا بن. ئیبن مەسعود قسەیەکی جوانیە، ئەفەرمێت جەماعە ئەوەیە کە تۆ لەسەر حەق بی، ئەگەر چی تەنیاش بی، ئەگەر چی تەنیاش بی لەسەر حەق تۆ جەماعی، تۆ زۆری. ئینە ئیبراهیمە کانە ئوممە. الله ئەکبەر. یعنی نەمرود و هەموو ئەو دنیاە کە لەژێر دەست نەمرودا بوو، هەموو دنیا وەک ئەمریکا وا بوو نەمرود، هەموو دنیا لەژێر دەستیا بوو، هەموو دنیا. خوای تەعالی نافەرمێ ئینە نەمرودە کانە ئوممە. نەمرود و هەموو دەست و دایرەکەی ئوممە نەبوون، بەڵام ئیبراهیم عەلەیهی سەلام ئوممەیە خۆی بە تاق و تەنیا، چونکە حەقە، حەقەکە لە لای ئیبراهیمە، ئەبێ ئەو خەڵکە بکەونە شوێن ئیبراهیم، نەک ئیبراهیم بکەوێتە شوێن نەمرود و دەست و دایرەکەی.